داگیرکاریەکانی وڵاتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان کە بە بەردەوامی هەیە بەداخەوە ئەوەی هەموو ڕۆژێک ئەیبینین ئێمە هەمومان ئیدانەی ئەوە ئەکەین و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لەم بوارە بداتەوە و بە تایبەتیش ئەو بارەگا و هێزانەی سوپای تورکیا لە باشووری کوردستان هەیە و دەریان بنێت و نەک لە باشووری کوردستان بەڵکو بە جدیش بابەتی ڕۆژاوای کوردستان بە هەند وەربگرێت کە چی لە ڕۆژاوای کوردستان ئەگوزارێ دڵنیام ڕۆژێک دێت ئەوەش بەسەر باشووری کوردستانێت ئەگەر ئاوڕێکی جدی لەم بابەتە نەدرێتەوە. تورکیا لە مێژە هەوڵی داگیرکاری کوردستانەدا و ئەوەی کە لە ئەفرینەوە دەستی پێکرد هەنگاوێکی کردداری بوو بۆ پاشان بۆ ناوچەکانی تری کوردستان. بەڵام ئەوەی کە لە تورکیا خوێنێتەوە ئەقلێتەکەی لە تورکیا ئەوێ ئەو شوێنانی کە لە دەرەوەی دەسەڵاتی عوسمانی دۆڕانیوێتی ئەوێ جارێکی تر بەدەستی بێنێتەوە مەش لە میساقی نەتەوەی تورکیادا هەیە و تورکیا هەنگاو بە هەنگاو ئێوێ بچێتە پێش ڕەنگە ئەفرین هەنگاوە کرددارەکەی بێ کە تورکیا ڕاستەوخۆتیایە بەشدار بووە و ئەمە تەنها لایانی سەربازەکەی نیە بەڵکو لایانی ئابووریە لایانی کۆمەڵایەتەکەیەتی و هەروەها لایانی هەواڵگرێکەیەتی و تورکیا بەتایبەت بڵێن زۆنی زەرد جێگە و پێگەی خۆی لە بابەتی هەواڵگریەوە بەهێزترە بینێ و ئەوێ لەو ڕێگەیەوە سنووردارکردێکی بە تایبەتی ناوچەی قەندیل بکاتەوە بەشێک لە خۆیزانەوە پاشان ئێوێ نزیک بێتەوە لە کەرکووک و ئەمە لە دوانی سەرکردە تونڕەوەکانی تورکیا یان سەرکردنەتەوەکانی تورکیاوانی کە ناسیۆنالیستن بە ئاشکرا بینژێ و بە ئاشکرایی باسی کەرکووکەکەن. ئێمە تاکە چەکێک لە بەردەستمانایە وەکو مەدەنی پێویست بە چالاکیەکەوە پێویست بە هەڵوێستی توندەکە و بەتایبەت ئێمە هەڵ بدەن لە ڕێگای ئابووریەوە چونکە ئەوەی کە تورکیای بەهێز کردو لە ناوچەکە مۆزوعی ئابووری هەیە یان بەرژەوەندی ئابووری هەیە لە نێوان عێراق و تورکیا یان لە نێوان هەرێمی کوردستان و تورکیاەوە تورکیاوە لە ڕێگای و هێزە ئابووریەوە کە داخلی ناوچەکە بۆ هەرێمی کوردستان ناچار بکە بەوەی کە چی بێ لە هەرێمی کوردستاندا بیکە و ئێستا ئابووریەکە بە قووەترە تاوەکو بێ لە ڕووی سیاسیەوەیە چەکە ئابووریەکە بەکاربێنێ دەرکردنی و هێزانە پێویست بە دوو لایەنیشکردن هەیە لایەنێکیانەوە حزابی سیاسیە بەداخەوە گرێدراوی وڵاتانی دەوروبەریان و وڵاتە ئەوانی کە لە سەراسی نێودەوڵەتیدا بەهێزن و لایەنێکی تری کە ئیشی تیادا بکات خەڵکیە هاوڵاتیە شەقامە لە ئاسێکی تریشا بێ حکوومەت خۆیش بکە وەکو حسابی سیاسیان وەکو حکوومەت هیچ لەسەر و کاکە و هێزانە دەربکرێت بۆ هەمانگی لە نێوان بەغدادا بکات و لەگەڵ هەرێمی کوردستان بتوانێت هێزە لە هەرێمی کوردستان دەرکات.